کاری زۆر دەکرێت لەسەر چینی تازە پێگەیشتوو، لەسەر کوڕکشەکان، لەسەر ئەو جیلوەچەی کە تازە پێدەگا بەلاڕێیدا بەرن هەتڵەیکەن. جا بۆ زانیاریتان باتڵ عادەتی وایە بەرگان زۆر دەگۆڕێ، هەر جارە چیفێکی لەبەر دەکا، ئەگەر بەو بەرگەوە ناسراکەەوە باتیلە جاوجا بەرگێککە لەبەر دەکا، ڕەنگێکی کە دێنێتێ. وەکو عەرەب دەڵێن یەتەلەوەل و تەلەوەل الحەربا، حەربا ژیاندارێکە ئەگەر ڕندەیەک یا دژمنێکی لە ڕاست ڕاهەست ڕەنجی خۆی دەگۆڕێ، بە چەند جۆر ڕەنجی خۆی دەگۆڕێ، ئەوانە عادەتیان وایە. ئەگەر نا هەموو یەکە، هەر کەسێک لێتان وەسیەت بێ باسی خوای نەکرد سبحانه وتعالى، باسی پێغەمبەری نەکرد عليه الصلاة والسلام، باسی قورئانی نەکرد، باسی مزگەوت و ماڵی خوای نەکرد، باسی ڕۆژی دوایی نەکرد، باسی حەڵاڵ و حەرامی شەریعەتی نەکرد، هەموو یەک قبێ لەو قوماشە بە مۆدێلی تازە و مۆدێلی کۆن، پرۆفیشناڵ یاخود کلاسیکی، هەموو یەک قەبی لەو قوماشە. خەڵک تێبگەێنە، گەنجەکانتان تێبگەێن بە غەڵەت دانەچن.